خانەوادەی ئەنفالکراوەکان هێشتا تا چاوەڕوانی گەڕانەوەی تەرمی کەسوکارەکانیانن. تەماشاچی لە خۆشەویست ئیدەمەتان خۆش. لە واشنگتن دیسیەوە خۆشهاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن هەینی 16 ئاپریل لە ساڵە 2021 درود من جارندیران و هاوکارم ساڵح دەمێجار پێشکەشتان کەیم ئومیدواریم دەمێکی خۆش وەلمان بوونە سەر. سلااوورێز پارێزەرێ بەرەوانی ئەفسەرێ بەریە پۆلیسێ باژارێ مینیاپۆلیس دیارێک چاون پشتی سێ هەفتەیان ji پرسیار و گەواهیدانە هەردوو ئاریان کەیسە خۆیان داویە بە داوی ئانی و ئانی دانی بەردەستێ سۆندخواران. دادواران لە شارەزایên ساغلەمیە و ئەفسەرên dinên پۆلیس گوهداری کرد دەمەکێدا کۆ چاون ڕاستی تاوانباریên کوشتن و کوشتنا بێ مەبەست دەبێت بە سەدەما دانینا کابۆکە خۆ لە سەرستویە جۆرج فلۆید بۆ بهتری نەهکێریکان. ئەفسەرێ بەرێ پۆلیس چاون مافێ خۆی دەستوری بەکارانی لە دادگەهێ نەئاخەوی. ئارگومنتا پارێزەرێ چاون ئەوە کۆ کریارên چاون لە دژی فلۆید نە لە دژی یاسەیە بوون و ڕەنگە هەژمارێک فاکتۆر بوون سەدەما مرنا فلۆید دناف دەژی ڕەوشاویە تەندروستیە بەرێ بە کارانینا مادەیên هەشبر و ژەهربووناوی بە یەکەم ئۆکسیدا کاربۆن. پێشبینە ڕۆژە دشەمێ دۆزگەر و پارێزەرێ بەرەوانیە داخوێنین خۆیان داوی پێشکەش بکن بەریک و سۆندخوار دەست بە نیقاشان بکن. ڕۆژانە لە هەرێمی کوردستان فرەتر لە 1000 کەیسی کۆرۆنا تۆمار دەکرێت و ڕۆژانە لە دەرەنجامی ئەم شەپوو لە نوێیەدا 15 کەس دەمرێن. زۆر کەس ئەم پەتایە بە هەند وەرناگرن و لە پێکوتانەکەدا دەترسن. لە کاتێکدا پزیشکان دەڵێن ساڵی 2021 ساڵی پێکوتان و زاڵبوون بەسەر پەتاکەدایە. سەرڕای ئەوەی شەپۆلی نوێی ڤایرۆسی کۆرۆنا هەرێمی کوردستانی گرتووەتەوە، بەڵام بەشێکی بەرچاوی خەڵک پابەندی ڕێنماییەکان نابن و هەوڵی لایەنە پەیوەندیدارەکانیش بۆ قەدەغەی هاتوچۆی سنووردار لە زۆرێک لە شارەکانی هەرێمی کوردستاندا سەرکەوتوو نەبوو. لە کاتێکدا بۆ جارێکی تر ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بووەتەوە و ڕۆژانە نزیکەی 1000 حاڵەتی نوێ تۆمار دەکرێت، بە وتەی کاربەدەستانی تەندروستی زۆرینەیەم حاڵەتانە ڤایرۆسی کۆرۆنای گۆڕاون. سەبارەت بەوەی ئایا جیاوازی هەیە لەگەڵ ڤایرۆسێک شێوازی ڤایرۆسە کۆنەکەیان شێوەی ڤایرۆسە کۆنەکان هەمان شێوەیە هەمان نیشانەیە، بەڵام جینی خۆی گۆڕیەوە، بەڵام لە ڕووی نیشانە و چارەسەر و خۆپارێزیەوە هەمان پرۆگرامە. بۆ خۆم بۆیە خەمم نییە چونکە من 25 ساڵم ڕاضیم ئەو شانە بەس ئەبێ خەڵک بیر لەوە بکاتەوە خەڵک هەیە کە 50 ساڵ و 6 ساڵەوە لەوە گەورەترە کە لەوانەیە ژیانی ئەوان شتێک لە ژیانی ئەوانە بفۆتە. هەستەکەم باری ئابوووریەکەش زۆر دەوری هەیە بۆ نمونە لەوانەیە گەر خۆی کەرەنتین کار نەتوانێت هەمان باری ئابووری و دارایی بۆ خۆی دەستەبەر بکات لە کاتێکا کە خۆی کەرەنتین ناکات. بە نسبەت ماسک بەستنیشەوە کاتێک کە ئەبینێت زۆرینەی کۆمەلگاکە باوەڕیان بە شتێک هەیە کە بۆ نمونە ئەگەر بیگری هەریگری یاخود خوا بۆی داناوی ئەمە ڕێڕەوێکە بۆ تۆ دانراوە گەرمردی یارەمری یان شتێک لەبەرم شتا وا لە زۆرینە ئەکات کە ئەم پابەندبوونە نەهێڵێت. لە ئێستادا لە سەرانسەری جیهان و هەرێمی کوردستانیشدا پێکوتە بەکار دەهێنرێت وەک ڕێگایەک بۆ کەمکردنەوە و وەستاندنی تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا. لە کاتێکدا تەنها لە شاری سلێمانیدا نزیکەی 8000 کەس پێکوتیان بەکارهێناوە، بەشێکی خەڵکیش بە ترسێکەوە لێی دەڕوانن. ڕاستەکەی زۆر قسە ئەوترێ لەو بارەوەی کە مەسەلەن ڤاکسینەکە ڤاکسینێکی باش نییە یا زۆر خەڵگەن هەر پێیان وایە ئەکوژن بە ڤاکسینەکە لەبەرە و کێشانی لەگەڵ حکوومەت و ئەم شتانە هەیەە و ئەمە کاریگەری هەیە و بەدیوێکی کەشە بەکارنێنانی ڤاکسین ئەگەڕێتەوە بۆەوەی کە دووبارە هەم بڕوان بە کۆرۆنانیە و لەبەرەوە ڤاکسینیش بەکارنایانە. سەرەتا وەکو هەموو نەخشەی یاخود خشتەی جیهان کە دەستیان پێکرد بۆ پزیشک و کارمەندی تەندروستیە، بەڵام ئێمە لەگەڵەوە شەهر هاوکاری هاوڵاتیانمان کردووە و شان بەشانی کارمەند و پزیشکەکان کە 14000 کەسن لە سلێمانیە هاوڵاتیانیشمان بەشێکی زۆر کوتا و لە هەفتەی ئایندەشە بەردەوامە بین لە سەرکوتانی هاوڵاتیان دوای ئەوەی ڤایزەرەکە گەیشتە سلێمانی و ئۆکەیمان وەرگرت بۆ بەکارهێنانی. لە سەرەتای ساڵی ڕابردووەوە هەتاکو ئێستا لە هەرێمی کوردستاندا زیاد لە 136,000 کەس وەک توژبووی کۆرۆنا تۆمار کراون کە نزیکەی 3700 کەسیان گیانیان لەدەستداوە و لە ئێستاشدا نزیکەی 17,000 کەس توژبووی ڤایرۆسی کۆرۆنان. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.
پشتی بلندبونا کیسین ویروسا کرونا ل باجار دهوکه و زیدبونا هجمارا نخوشان لنخوشخانه تایبت لاو کمیسیون بلندان توینی گرتیج بو پنابران UNHCR هن آلاوین تندرستی ج نخوشخانه را دابین دیکه او هر وها آلاوین تندرستی ج هولیر و سلیمانی رژی دابین دیکه پامنیر دنگی امریکا ل دهوکه آگاهی بهتر هنه پشتی رژه کرونا ل دهوکه زیده بوی رکخراوا UNHCR هاریکاری تندرستی بو نخوشخانه لالافیا تایبه نخوشن کرونا و پیشکش کردن ریوبر UNHCR لسروان هاریکاریا بو دنگ امریکا هات آخفتن. For Lalav Hospital in Dahuk, we've provided two. ما هاریکاری دابین کر جبو نخوشخانه لالاو لدهوک جهندک آمیرن ساخلمیه. اف نخوشخانه یا پیدوی وان هاریکاریا بو. اف هاریکاری نبز بو دهوک بتنینه. بلکو بو هر سپارزگاه نهرما کردستان هاتین دابین کرن. آلیکاریاما دیا بردوام باش بو سکتورا ساخلمیه و حکومت هرما کردستانی. د پریس کنفرانس کې دا دکتور علي تتر پارێزګارê dihûke سوپاسیا UNHCR کر جبو وان هاریکاریا و داخش حوالاتیا کرن پیگیریه برێنmayên خۆپارێزیê bikin. هیویدارم ام همی التزام بکن ام همی هاریکار بین یکی که ما هاریکار بین بهنده ام بشین جمارا توجبو بین نخواره چونکه هر وکی ام زانین جی امکاناتت ما ید نخوشخانت ما محدودن سنور دارن نابیتن اگر جمارال و پتر لبهتن ام ده ناچار بیم پاشوی گاوه بریارت بیچه که دجوارتر ور بگرین یعنی جی پتر هاتو چو آزادی و هندک چالاکی و هندک جها ام ده مجبور این سنوردار کن یعنی جی اگر خودی نکتن وضع گلک برف خرابتر چو حتی همی تشتک ممکنه یعنی ام مجبور ببین او جهت ما وکری جی دایخین یا اگر ناچار بوین قدغه هاتنو چون جی راب گهینین دکتر هکار مصطفی ریوبر نخوشخانه لالاف داوی روشا کرونای دا دیار کرن روشا کرونا نو کو پلادوی سر حرم کردستان پارێزگاه دوی که وگرت که و پلا وک دیار بوی بما حتی نو کو دجوارتر بوش پلادیا کو ما هیبای آزادیش بر هنده کو بسبب هندی که جماره که زورا نخوشخانه بین نواندن و تایبر نخوشخانه ناف سنتر باجری دا و حتی نکنی که 34 نخوش سر آمیر سیپا به هناسدان دست کردن دیگه جماره که دیا زورا نخوشه که اگر روشه و باش بیت ام روانت یعنی بوین نخوشخانه لالاف نکمته ادلایه که دیه آخفتنا خدا دکتر هکار بحثا دانانا واکسینه و مفایوه کر چه واکسینین یعنی تو چه واکسینه چه ویروسی دانی اکید دي رياكشن كبير خلال 24 11 48 ساعات احتمالات هاي حرارتك ولا شيء تبيشت اول شيء نورمال بلا كي سبب شيء باشا رياكشنات شيء بيت يعني اميونيتي تا شول كت كودي منع عبوت شيء كما ترسي سر فاكسينين الهمي دنيا فاكسين دانن اصلا ريك يكم ريك يعني ريك البلابين فيروسي دانن فاكسين دانيا اول نخوشخانه لالا یا تایبت به ویروس کرونا بری دمکی اف نخوشخانه والا بابوج نخوشان لپشتی پیلا دوی یا ویروس کرونا هاتی دیسان اف نخوشخانه جن خوشام پر بویا سلام والای دنگ امریکا دهاک دەنگ و باسەکان ئاماژە بەوە دەکەن کە پەتای کۆرۆنا لە هەرێمی کوردستان لە بەرزبووندایە بە تایبەت پاش هەربوونەیەک جا سەری ساڵ بێت نەوروز و یاخود ئێستاکە لە مانگی ڕەمەزان بۆ ئەوەی بزانین ئاخو هۆکاری ئەم چوونە سەرەوە چییە و چی دەبی بکرێ دکتۆر عیاد محەممەدعەلی خوێندکاری دکتۆرە لە پسپۆری ماڵی کەرجنەتێک و بەرپرسی تاقیگەی تایبەت بە کۆرۆنا لە کەلار ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. دکتۆر عیاد خۆشاتن بۆ بەڕنامەی کورد کۆنێکشن لە ڕوانینی ئێوەوە چین هەر هۆکاری ئەم بەرزبوون و چوونە سەرەوە. زۆر سپاس ئەم کاتتان باش ئەوەی ڕاست بێ گوێنەدانی خەڵک بە فەرمایە تەندروستیەکان و نەبەستنی ماسک و بەکارهێنانی ئەو کەروانەی لە هەموو دوای هەموو ئەو وەکو بڵێن مناسەباتانەی کە ئەبێت وڵاو بێتەوە خەڵکێکی زۆر تووشی ڤایرۆسەکە بێتەوە کاری بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە هەموو راوچەکانە.
دکتۆر بڵاوبوونەی ئەم پەتایە زۆرتر لە ناو فرۆشگا و بازار و مۆڵەکاندایە و یاخود خوێنگا و مزگەوتەکان ئەگەر کراوە بن. واللهی ئەگۆڕێ ئەمە وەکو باسمان کرد پیکی ڤایرۆسەکە لە مانگی 6 ساڵی 2020 لە کوردستانە بوو. ئەمە لە نەخۆشخانەی قەڵا لە شاری کەلارە و مانگی 6 و 7 زیاتر نەخۆشخانەکە زیاتر لە 100 نەخۆشی کا بوو. ئێستا نەخۆشخانەی قەڵا کە تایبەتە بە کۆرۆنا 40 بۆ 50 نەخۆشی تایە. ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خەڵکی درستی حکوومەت یاریێن کوردستان کە ئەو کارنتینۆوانە پەیڕەوەکە خەڵک ڕێژەکە وەکو بڵێن دابەزێ بۆ حەدێکی زۆر معقول. ئێمە بۆ بڵێن مانگی 1 و 2 ئەو نەخۆشخانەی قەڵایە تەسەوور ئەکەم 2-3 نەخۆشێکی تیا بوو بێت، بەڵام دوایەوە کە قوتابخانەکان کرایەوە مزگەوتەکان کرایەوە بەرز بووەوە ڕۆژانە زیاتر ئەو نمونانەی کە وەرەگیرێ مەسەڵەن 8,000 نمونە وەرەگیان 10,000 نمونە وەرەگرێت 10 بۆ 12 لە سەڵی پۆزەتیڤە و تۆمارەکرێن بە پۆزەتیڤ و خۆتان نەزانن خەڵک کە پابەند نابێ بە ڕێنمای تەندروستەکانەوە بۆ شێوەی کە ئەڵێ من گەمژن تووشی من بە ئاسانی چابمەوە بەڵێ ڕاستە چابێتەوە بەڵام خەڵکی تووشەکە. دکتۆر هاوڵاتیان بێژگەلەوەی ئەم پەتایە بە هەنوەر ناگرن بەڵام ئامادەیش نیین ئەم دەرزیە و یاخۆت ئەم پێکوتانە لە خۆیان بدەن. ترسیان لە چییە؟ ئەوە من هەردوو پێکوتانەکەم لە خۆمدا و لێرەم هیچم بەسەر نهاتووە. بەڵێ طبعا وەرگرتنی زانیاری لە کەسانی ناشارەزا وا ئاکات کە خەڵکانێک دەستیان وەکوڵێن سار بنەوە لە وەرگرتنی ڤاکسینەکە. ڤاکسینەکە لە دەستگایەکی ئەکادیمای زانستی گەورە لە بریتانیا یانەوەی فایزەر کە هەموو ڤاکسینەکان کاریگەریفان هەیە. خۆشبەختانە ئەو ڤاکسینی کە هەیە ئەسترازێنکاکەوە کە ئێستا لە کوردستان بەردەستە 80% لە جورعی یەکەم لە ژەمی یەکەم کە وەریان گرت و 80% ئەوانەی کە وەریەگرن دژەتەنەکە دروستەکەن و دژ ڤایرۆسەکە لە جسمیانە دروستە بێ. بۆیە ئەمە خۆی بۆ خۆی دڵخۆشکاریەکی زۆر زۆرەکە دژە ڤایرۆسەکە لە جسمدا دروستە بێ و لە هەر کاتێکە تووشە بیت یان هەر هەستی پێناکە یان بە بارەسووکی تێپەڕێنی. ئەمەش دڵخۆشکەرە وەکو خەڵکانێک زانیاری لە کەسانی نەشارەزا وەرەگرن بۆیە بەو شێوەیە مثلا دوور ئەبنەوە لە وەرگرتنی ڤایرۆسەکە. بەڵێ هەنێ کەسیش باسی کاریگەریەکانەکان بڵێن کاریگەری لاوەکی دەگمەن هەیە لە وەرگرتنی ڤاکسینەکە و نابێتە تابوونەوەی کەسەکان بۆ وەرگرتنی ڤاکسینەکە لە ملیۆنەکە 5 کەس یان 4 کەس توش بوو بێتن هەرچەند ئەوانەشە کە پاسی خوێنیان بۆ کراوە زانەڵێن دوورە لەوەی کە یعنی وەکو بڵێن ممکنە ڤاکسینەکە نەبوو بێت ینی بەراوردی پاسەکانی خوێنەکەن ینی ئەڵێن دوورە لە ئەوەی کە هۆکارەکە ڤاکسینەکە بێت. دکتۆری مازانین تەندروستی مرۆڤەکان بە خۆیانەوە بەندە بەڵام لە بارودۆخێکی وهادا توشبوونی کەسێک بەم ڤایرۆسە واتە توشبوونی دەیان کەسانی تر. بەس لێرەدا ڕێکارەکان چین بۆ ڕێگاگرتن لە بڵاوبوونەیە ئەم پەتایە؟ وەکوتمان ئەم ڤایرۆسە هەر خۆی لە وڵاتی چین لە یەک کەسەوە بڵاو بوویەوە بۆیە یەک کەس کافیە لەوەی کە هەزاران و ملیۆنان خەڵک توش بکات و بێتە مای کە کوشتنی خەڵکەکان و لە دەستدانی عزیزان. ئەو ڕێنمانە تەندروستیانەی کە بڵاو کراوەتەوە بەستنی ماسک و بەکارهێنانی پاکێشکەرەوەکان کە کۆخۆلی 70% بەرەوسەرەوەیە کافیە بۆ ئەوەی خۆت بپارێزی لە ڤایرۆسەکە و کەسانی تریش بپارێزی لە توشبوون بەو ڤایرۆسە. وەرگرتنی ئەم ڤاکسینە نابێتە هیچ هۆکاری هیچ گرفتێکی لاوەکی تەندروست. بۆیە وەرگرتنی ئەم ڤایرۆسە ڕێکخراوی تەندروستی جیهانی دووبارە لەسەرەوە جەخت دەکاتەوە کە پەتای 19 واتە وەرگرتنی خاڵی وەرچەرخانە لە شەڕی ڕووبەرەوەی ئەم پەتا جیهانیە. دکتۆر ڕێیاد محەممەدعەلی بەرپرسی تاقیگەی کۆرۆنا لە کەلار زۆر زۆر سپاس. زۆر سپاس بۆیە. ئاگاداریە ئەمریکی ji qanûndanana ra got ku pandemiya koronayê wê bibe sedema neseqamgiriyeke cîhaniya tund bo salan bê û
و دسر گفن هاتی بحثکردن ده تکچونا چینه در گرتنا بلاونا ویروس کرونا ده لگل بلندبونا رکبری ویل به امریکا را راپورتا پیمانی را دنگ امریکا لکنگرس کاترین جیپسون بهتر آگاهی هنه. کاربەدەستانی هەواڵگری ئەمریکا ڕۆژی چوارشەممە هۆشداریان دایە یاسادانەران کە قەیرانی ئابووری و تەندروستی گشتی جیهانی کە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە دروست بووە تەنیا دەبێتە هۆی زیاتربوونی نائارامیەکی جیهانی. ئێمە ڕوبەڕووی کۆمەڵێک هەڕەشەی کۆن و نوێین کە بوونیان ئەگەری قەیرانە هەنووکەیەکان بەرز دەکاتەوە. جیهانی مۆبایل و پەیوەندیە بەر بڵاوەکان دەرفەتی زۆرمان دەخاتە بەردەم بەڵام لە هەمان کادا کێشەی زۆریش دروست دەکەن. بە پێی هەڵسەنگاندنێکی ساڵانە کە لەم هەفتەیەدا لەلایەن 18 دەستگای هەواڵگری ئەمریکاوە بڵاوکراوەتەوە ئەمریکا ڕوبەڕوویە لەگەڵ هەڕەشە و مەترسیەکانی رووسیا و کۆریای باکوور و ئێران. هەڵسەنگاندنەکە بە وردەکارێکی فراوانەوە باز لەو هەڕەشانە دەکات کە ئێمە لەگەڵیاندا ڕوبەڕووین. بەڵام هەندێک کێشە هەیە بە تایبەتی دەمانەوێت باسییان بکەم وەک ئاسایشی سایبەری، ئاسایشی هەڵبژاردن، بەرزبوونەوەی توندوتیژی و توندڕەوە ناخۆیەکان، هەروەها سەرهەڵدانی چین بە تایبەتی پارتی کۆمونیستی چینی. دیپلۆماسیەتی ڤاکسەنی چین تەنیا تازەترین نمونەی پێشبڕکێی ڕاستەخۆی ئەو وڵاتەیە لەگەڵ ئەمریکا کاتێک باز لە کاریگەریە جیهانیەکان دەکرێت. چین بە شێوەیەکی بەرچاو ڕکابەریەکی هاو ئاستە و لە چەندین ڕۆوە بەرەنگاری ئەمریکا دەبێتەوە و هاو کاتیش هەوڵ دەدات پاڵپشتی بەرزبوونەوەی ئەو نۆرمە جیهانیە بکات کە سیستەمی چینی دەسەڵات خواست پەسەند دەکەن. لە دوای هێرشە سایبریە گەورەکەی سۆلار وینز کە لەلایەن هاکەرانی رووسیاوە ڕوویدا یاسادانەرانی ئەمریکا وتیان کە ئاسایشی سایبری دەبێت جددیتر وەربگیرێ. هەرشی سایبری سۆلەر ویندز دەریخێز کە دەکرێت بە ئاسانی ژێرخانەکانی ئەمریکا ڕوبەڕووی هەرەشە ببنەوە. ئەوەی کە ڕکابەرەکانمان سوور بن لەسەر ئەنجامدانی هێرشەکە کە تەنها بە مەبەستی سوێخوڕیکردن نەبێت بەڵکو بۆ سەر شتەکانی تریش بێت وەک تۆڕی کارەبا یا دابینکردنی ئاو. ئەمە دوور لە خەیاڵ نییە. لە دوای هەڵبژاردننی سەرۆکایەتی ساڵی پاری ئەمریکا ئاسایشی هەڵبژاردنەکانیش بوو بە خاڵێکی گەورەی ناکۆکیەکان لەگەڵ رووسیادا. رووسیا لە سای 2020دا هەڵمەتی زانیێرەکانی ئالۆزی گرتە بەر بۆ کەمکردنەوەی دەنگەکانی سەرۆکی ئێستامان هەروە بۆ پشتگیریکردن لە خۆکاندیدکردنی سەرۆکی پێشوو. پێویستە ئەوە ڕوون بێت کەوانەی ئەم دەستوەردانە دژمنکاریانەی ئەنجامدا دیسان باجەکەی دەدەن. دانیشتنی ئەم هەفتەیەی نوێنەران لەگەڵ کاربەدەستانی هەواڵگری ئەمریکا یەکەم دانیشتنە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا کە بۆ یەکەم جار دەستگا هەواڵگریەکانی ئەمریکا بە ئاشکرا هەڕەشە و مەترسیەکانی سەرئاستی جیهانیان تێدا باس کرد. ئەم کارە لە ماوەی ساڵی کۆتایی بەڕێوەبەرایەتی ترامپدا ڕاگیرا بوو. هێنانەوەی ئەسک و پرۆسکی ئەنفالکراوەکان خاسی کەسوکاری ئەنفالکراوەکان بوو بەڵام هیچ کاتێکیش بۆ هێنانەوەی ئەو ئەسک و پرۆسکانە دیار نییە کە ماوەی 2 ساڵە لە پزیشکی دادوەری بەغدادان. محەممەد حاجی مەحمودیش دەڵێت مۆستەشارێکی سەردەمی باس کە مردووە 36 پێشمەرگە سۆسیالیستی گوێلەباران کردووە کەچی ڕێزی لێگەراوە. یادی 33 ساڵەی تاوانی ئەنفال کرایەوە و ڕووفاتی نێو گۆڕە بە کۆمەڵەکەی پارێزگای سەماوە هێشتا لە پزیشکی دادوەری بەغدایە و بۆ هەرێم نەگەڕێنراونەتەوە. لە کاتێکدا هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان و هێنانەوەی ڕووفاتەکان بووەتە خواستی سەرەکی کە سوکاری ئەنفالکراوەکان. ئێستا هەموو ڕێکارە تەندروستەکانی تاوا بووە بەڵام ئێمە وەکو وەزارەت داوای ئەومان کردووە کەوا سامپڵی خوێنی کە سوکارەکانی وەرگریە بۆ ئەوەی کەوا فحسیان بکری لە دینیان لەگەڵمان بەراوکە بزانن لە خەڵکی کوێن و دوای بدێ لە زیێدی خۆیان بەخاک بسپێرێن. کە سوکاری ئەنفالکراوەکان ئاماژە بەوە دەکەن هەرکات داوای هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان بکەن بەرپرسانی هەرێم دەڵێن بەسەر چاو کەچی بەڵێنەکان هەر ئەو بەسەر چاوەیە و بەسەر چاوەکە تێناپەڕێنن. نوێنەرانی کوردیش لە بەغدا هێندە لە یەکدا بڕاون لەسەر هیچ شتێک کۆک نین تا لەسەر داوای ئەنفالکراوەکان کۆک بن. باس لەوەکەن کە ئەوان خاوەنی کە سوکاری ئەنفالکراوانن بەڵام لە ئەساسدا وەکو داکۆکی کاری ڕاستەقینە داکۆکاری ڕاستەقینە نییە و لەگەڵ ئەوە شارڕێگە بە ئێمە نادەن بە حکمی ئەوەی کە بە ئێمە ئەڵێن ئێوە کەمینەن و ئێمە زۆرینەین هەموو جارێ ئێمە سەرکوت ئەکرێت. سکرتێری حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستانیش کە هەموو ساڵێک لە یادی ئەنفالدا ئامادە دەبێت دەنگی خۆی دەخاتە پاڵ دەنگی کە سوکاری ئەنفالکراوەکان و نیگەرانە لە ئیجراعات نەکردن لەگەڵ مستەشارەکان. من لەو ڕۆژانە بینیمێکێک
مادام کۆچی دوایی کردبوو لە کۆی ئایان ناشت 36 پێشمەرگەی سۆسیالیستی گولەباران و تەسلیمی حکوومەتی عراقی کردبوو یادێکیان بۆ کرد و شتێکیان بۆ کرد مەراسیمێکی گەورە وەکەوەی قارەمانێک لە کوردستانە کاری کردبێت لە ڕاستی ئەوانە هەیە مەسەلا دەیان کەسی تروا هەیە بەڵام ئەوە پەیوەندی بە ملولانەکانی ناوخۆ و پەیوەندی بە کێشەکان و پەیوەندی بەوە هەیە دادگاش تا چەندێک سەر بەخۆی ئەتوانێت ئەو بڕیارە نەبدە یەک دەنگ نەبوونی کورد و لە تووپەتی ڕای لایەنەکان تەنها زیانی لە پێگەی کورد نەداوە بەڵکو بووەتە هۆی مراندنی دۆسیە گەورەکان و نەتوانراوە بکرێنە پرسێکی گەورەی نێودەوڵەتی ئەمەش مایەی نیگەرانی کەسوکاری ئەنفالکراوەکانە. دڵشادەنوارە دەنگی ئەمریکا کەرکووک. لە ئەسپانیا تەنێ 10 سەدی جێ خەلکێ وەلێت لە گوندەواران دژین و vەیەکێ هیشتیە کە گوندەوارên ئیسپانیا ببن cihên herî vala ji xelkê li Ewropayê lê pandemiya COVID-19 û karkirina ji mal ya gelek kesên bajarî diyara ev yekenekî guherandiye. بۆ دەیان ساڵە ئیسپانیەکان واز لە ماڵی باوباپیرانیان لە گوندەکان دەهێنا بۆ کار لە شارەکانی وەک بەرشەلۆنە کە یەکێکە لە ناوچەپڕ دانیشتوانەکانی ئەوروپا. ئەو ڕەوتە لەوانەیە بگۆڕدرێت لەم دەمەی زۆر کەس دەچنە شوێنە دووردەستەکانی وەک گنیستارەوە کە گوندێکی کەتەلانیایە و تا ڕادەیەکی زۆریش چۆڵە. Entonces, yo he visto que sí, la gente y en la pandemia... لە کاتی پەتاکەدا تێبینیم کردووە کە خەڵکێک هەیە لە هەموو حاڵەتەکاندا ئیسپانی نین و بۆ ئێرە دێن کە حەزیان لە دۆزینەوەی خانوویەکی بچووک هەیە لێرە. بە جۆری ڕاپرسێکی ئەم دوایەدا 3 کەس لە 10 کەس لە دانیشتوانی بەرشەلۆنە ئامادەن شارەکە بەجێ بهێڵن کە هۆکاری سەرەکی بۆ باشترکردنی خانوبەرەیانە و بەهۆی توانای کارکردن لە دوورەوە و هەروەها نیگەرانیش لە تاوان. گۆڕانی دیموگرافی و هاتنی خەڵق کە زۆربەی لە کۆلۆنیلەکانی پێشووی ئیسپانیان فاکتەرن بۆ گۆڕینی ڕەوتەکە. ماریا ئیستەر کە کۆچبەرێکی خەڵقی پیرۆ بوو 7 ساڵ لەمەوبەر هاتە گەنیستار وەک ئەوانەی تر کە بۆ ئێرە هاتوون تا لە ژیانی شار دەربازی بێت. ئەوە ئەزمموی من بووە با پێتان بڵێم کاتێک لە لیما و لە مەدرید ئەژیام فشارێکی ئێزگار زۆر بوو. ساڵی 2019 ئیسپانیا دوهەمین وڵات بوو لە یەکێتی ئەوروپا لە دوای ماڵتاوە کە کەمترین ڕێژەی لەدایکبوونی هەبوو. بیانیەکانیش زۆربەی ئەو ژمارەکەمەی گەشەکردنی دانیشتوان دەگرنەوە. سێ هاوسەرمان بینی کە لە هەمان تەمەنی مندا بوون 30 بۆ 35 ساڵ بوون هاتوونەتە ئێرە تا لەم گوندە ماڵی خۆیان هەبێت. حکوومەتی ئیسپانیاش دەست پێشخەریەکی دەست پێ کردووە بۆ بە یەکبەستنەوەی لە یەکترازانی شارستانی بە گوندەکانەوە. چاودێران دەڵێن هێنانی تەکنۆلۆژیای دیجیتال بۆ ناوچە دووردەستەکان گرنگە بۆ هەوڵەکانی ئیسپانیا بۆ بەهێزکردنی کۆچی شارستانی بەرەو گوندەکان. من لەو باوەڕەدام کە کۆمپانیاکان بۆ سیستەمی کاری هەمەجۆر دەگۆڕدرێن لە بارەگا سەرەکیەکان بۆ کاری تلوەرک لە دوورەوە و هەروەها پانتاییەکی هاوکاریکردن لە شوێنی کاردا کە ژینگەکانی کاری باشتر دەخڵقێنن. لەوانەکانی پەتای COVID-19 ئەوەیە کە تەکنۆلۆژیای دیجیتال و مۆدێلی نوێی گەشەسەندنی ئابووری کلیلی هەوڵی ئیسپانیایە بۆ دووبارە ئاوەدانکردنەوەی ناوچە لە بیرکراوەکانی. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن پێشنیار کرد کە لە وڵاتێکی سێیەم کۆمجڤینێکی لەگەل سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین لەدار بخە لێ هەمان دەمێدا کە رووسیا هێزین خوا دەدە سەر هەڤ بایدن هشداریدا مۆسکۆ لە دۆر ئەنجامین هەر کریارێکە دژمناهی لە دژی ئۆکرانیایە. راپۆرتا پەیامێرا دەنگی ئەمریکا سندی سین ڕۆنی دەدە سەروێ مژارێ. سکای نیوزا بریتانی ویدیۆین بەلاڤونا هێزین رووسی گرتن لە هەرێما ڤۆرۆنێز یا نێزیکی سینۆرەی ئۆکرانیا. مەزنترین دانەهەوا هێزین رووسیا ژێ 2014 ve dema birna neyasayî nîvgirava qurmiya Ukraynî hişdarîda serkirdeyên Kiev û Rojava di nav de jî serokê Amerîka Joe Biden. Serok xemînme derbarên lêdurgefa ji nîşkave ya daneheva leşkeriya Rûsya û bilindbûna dijminahiyan li snorê Ukrayna wî bank li Rûsya kir ku gir jiyan kêm bike. Piştî kombûna bi hevbendên NATO ra li Brukselê Wezîrê Berevaniyê Lloyd Austin got wê Amerîka bi berdewamî piştgiriyê bo Ukrayna dabîn bike da ku ew berevaniya serbixweyiya axa xwe bike û bang li Rûsyayê kir ku gurkirinên xwe rawestîne. تیما ئەولەکاریە نیشتیمانی وێ هەردەم هەژمارێکە بژار پێشکەشی سەرۆک بکە گوبالێ ددن سەر هەمی هێمانên هێزا نیشتیمانیە ku li berdestê me ye. Dema em bijaran ji bo serok didin berçavan.
جوداخوازên alîgirên Rusya û hêzên Ukraynayê ji 2014 ve li Rojhilatê Ukrayna şer dikine û di encamê de bêhtirî 14,000 kes hatine kuştin. Rusya dibêje ew hêzên xwe dişîne sînorê xwe yê Rojava ji bo rahênanê wekû bersivdana gefên kiryarên NATOyê. Di nav bilindbûna girjiyan da Biden pêşniyara komcivînekê bi Vladimir Putin re di mehên bêde dike. Şarazayê Rûsiyê zanîngeha Catholic Michael Kimmage ji dengê Amerîka re got ku ev gaveke aqilmend e. بوو نیشاندana pêgiriya Amerîka çareserî diyarkirina ku dê ji destdan nebin yan Amerîka ji helwesta lawaz vê yekê nake. Lê di heman demê de amade ye ku biaxive û giftugûyê bike ta asteka ku her du welat jî kar bin. Hejmarek qanûnderêrên Amerîkî hişdarî dan ku Rusya rengê xwe amade dike ji bo dagîrkirina Ukraynayê. Ez bawerim em li tiştên dî jî binêrîn, da ji Putin razalal bigeyn ku em li dûr kiryarên wan bixemîn. Ji ber vê yekê, min pêşgiriya cizayan kiriye serbûriya gaziya Nord Stream 2 ku dê bandoreka xirab dan ser Ukrayna. Ez bawerim divêt em hewl bidin ku wê bi her awayekî bigirîn. Rexnegirên Nord Stream 2 dibêjin boriya gaza xwaristî ji Rusya bo Almanyayê ku li ber bi dawîbûnê ye ew projeyeke jeopolîtîka Rusya ye ku gefê dide ser ewlekariya wizaya Ukrayna û Ewropayê. Almanya wê boriyê wekû projeyeke bazirganî dibîne. پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکا لەسەر ئینتەرنێت. بۆ ئاگاداربوون لە نوێترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ سەردانی ماڵپەڕی دەنگی ئەمریکا بکە. هەواڵەکانی سیاسی، ئابووری، هونەری وەرزشی لای ئێمە ببیستە و ببینە. لە ئەپەکانیشەوە هەواڵەکان لە هەموو شوێنێکدا بەردەستن. دەنگی ئەمریکا، خێرایی، متمانە، ڕازگۆیی. بەمجورە هاتیینە کوتایی بەڕامە ئەمڕۆمان لەلایەن جانی دیلان و هاوکارم ساڵح دیمیجار درودی گەرمە پێشکەش دەکەین بەو هیوایەی لە بەڕامەی ئایندە لەگەڵدان کۆبینەوە و تا ئەو کاتە ببینە خۆش.